کاکاکام یەکێک لە پێشمەرگە و فەرماندە هەڵکەوتوەکانی کوردستان و کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ڕاستە تەمەنێکی کورد بەڵام بەشداری لە زۆربەی داستانەکان و شەڕ و بەرگریکردن لە کوردستان بە تایبەتی لە خۆناغەکانیش بەرەنگاربوونەوەی شەڕی داعش لە مناوچەکانی کەرکک من ئاگدار بووم چەند جانفیدایانە و چەند لە خۆ بردووانە لەگەڵ هەڤاڵەکانی لەگەڵ فەرماندەکانی تر و پێشمەرگەکانی تر لە سەنگەری پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی داعش بوون و لە چەندین داستانە بەشداری کرد لە پارێزگاریکردن لە ناوچەکانی کوردستان و لە کەرکک و لەو ناوچانەی تر. لەم دوایەشدا کاکاکامی فەرماندە جێی دەستی بە ڕوونی دیار بوو لە چاکسازیەکانی ناو هێزەکانی فەرماندەیی هێزەکانی پێشمەرگە و بە تایبەتی ئەم هێزە کە ئەو سەرپەرشتیە کرد بۆتە هێچێک لە هێزە نمونەیەکان کە نەک لە ئاستی کوردستاندا بەڵکو لە ئاستی عێراقیشدا شانازی پێوە ئەکرێ. بەداخەوە کۆچی ناوادەی خەسارەتێکی گەورەیە لەگەلەکەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام ئەوە تاریخی یەکێتی نیشتیمانیە و ئەوە مێژۆکەی ئێمە ئەومان پێ ئەڵێ چەندین کەڵا فەرماندەی وەکو کاک ئاکام و سەدان فەرماندەی ترمان لەم ڕێگایە شەهید بوونەوە چەندین تریش ئەم کاروانە هەر بەردەوامە بێ.